بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. عزیزان و خۆشەویستان، سلام و رحمت و میهرەبانی خدای پەروەردگارتان لەسەر بێت. بەخوای پەروەردگار لەو ڤیدیۆیەدا باز لە چاوزار دەکەین و باز لە کاریگەری چاوزار دەکەین، شانەکانی چاوزار باز دەکەین، واتە ئەو کەسەی کە چاوزار لێیداوە چۆن بزانین لێیداوە و نیشانەکانی چین. دواتر باسی چارەسەر دەکەین بە ئیزنی خوای پەروەردگار و باسی ئەو هۆکارانەش دەکەین کە وا دەکات چاوزار لە کەسێک بدات، بۆ ئەوەی کە هەموو لایەکمان سوودی لێ ببینین بە ئیزنی خوای پەروەردگار بە درێژی و تەفاسیلی هەموو ئەو شتەیە کە پەیوەندی بە چاوزارەوە هەیە بە ئیزنی خوای پەروەردگار لەو ڤیدیۆیەدا باسی دەکەین. ئێوەش گوێی لێ بگرن، بەڵام سەبسکرایبتان بیر نەچێت بۆ ئەوەی هەر کاتێک ڤیدیۆیەکمان بڵاو کردەوە بۆتان بێت و بەدەستان بگات و بتوانن تەماشای بکەن، دوعای خێریشمان بۆ بکەن بە ئیزنی خوای پەروەردگار بۆ سوودی هەموو لایەک باسی دەکەین. چاوزار یەکێکە لەو دەردە کوشند و پیسانەی لەو شتە خراپانەی کە تەنانەت کاریگەری لە سحریش خراپترە، واتە ئینسان بێهۆش دەکات، ئینسان ناڕەحەت و نەخۆش دەکات، ئینسان جاری واهەیە تووشی جۆرەها دەردی کوشندە دەکات. زۆر لە سحر پیسترە خوای پەروەردگار پەنامان بدات. بە نەسی قورئان و سنت چاوزار حقیقەتی هەیە و کاریگەری هەیە. خوای پەروەردگار لە قورئاندا دەفەرمێت وَإِن يَكَادُ الَّذِينَ كَفَرُوا لَيُزْلِقُونَكَ بِأَبْصَارِهِم، خەریکە بێباوەڕان بە چاو پێت هەڵبخلیسکێنن و چاوت لێ بدەن. ابن كثير لتفسيركي خويدا باسي كرد دفرميت وفي هذه الآية ألو آية ذاك خوين مانوا دليل على أن العين إصابتها وتأثيرها حق بأمر الله، بلغي لسر أويكا شاوزار حقه وهروها كاريجري هي طبعا هرب فرماني خواي پروردگار خواي قورة أو درديك داويتي ونارديتي وهي لواقع داو كاريجري هي بلام شار سريشي هي زۆر جاران بۆ ئەوەیە کە ئێمە زیاتر و چاکتر ڕوو بکەینە خوای پەروەردگار، چونکە ئینسانی وا هەیە لە کاتی لێ قەومان و دەرد و بەڵادان نەبێت کەمتر وا هەیە ڕوو لە خوای پەروەردگار بکات و بگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت العین حق، چاوزار حق و ڕاستە، ولو كان شيء سابق القدر سبقته العين، ئەگەر شتێک هەبوایە پێش قەدەر بکەوتایەتەوە کە هیچ شتێک نییە ئەوە چاوزار پێش قەدەر دەکەوتەوە، ئەوەندە کاریگەری هەیە. لە فەرمایشتێکی دیکەدا کە ئەو فەرمایشتانە هەمووی صحیحن، پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم العين تدخل الرجل القبر، چاوزار ئینسان دەخاتە ناوگۆڕ، واتە ئینسان دەکوژێت. وریابە ئەی ئەو کەسەی چاو لە خەڵک دەدەی، ئەو کەسەی کە چاو پیسی دەهەیە تۆ بۆ کوژی خەڵکی ئەگەر بێت و خۆت نەپارێزیت و داوای بەرەکەت نەکەی و ماشا ئەڵڵا نەڵێ کاتێک شتێک دەبینی کە جێگەی سەرسوڕمانە بۆ تۆ. وتدخل الجمل القدرة، وپێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم چاوزار ئەوەندە کاریگەری هەیە و ئەوەندە شتێکی کاریگەری و پیس و خراپە تەنانەت حۆشتر دەخاتە ناو مەنجەڵ، واتە حۆشتر دەکوژێت. دەیلەوە زیاتر ئینسان بکوژێ و حۆشتر بکوژێت کەواتە شتێکی زۆر کاریگەرە و دەردێکی زۆر کوشندەیە و بەڵام موسیبەتێکی زۆر گەورەیە، دەبێ ئینسان خۆی لێ بپارێزێت. ئەسمەعی بۆمان باز دەکات، دەڵێ پیاوێکی چاو پیس گوێی لە دۆشینی مانگایەک بوو کە شیریان لێ دەدۆشی، گوتی ماشەڵڵا ئەو مانگایە، ئەو هەموو شیرە، ئەو دەنگە، ئەوەی کێ ئەو مانگایە؟ ئەوانیش مەترسیان لێ نیشت، ناوی مانگایەکی تریان پێگوت، هی پیاوێکی تر. ئەو پیاوە ئەوەندە چاوی پیس بوو دەفەرمێت چاو پیسی لە هەردوو مانگایەکەدا و هەردوو مانگایەکەی کوشت و مردن. ئەوەیە کە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم چاوزار حۆشتر دەخاتە ناو مەنجەڵەوە، واتە ئەوەندە پیسە و کاریگەریەکەی ئەوەندە خراپە لە حیوانات بەدا دەیکوژێت و حتا لە ئینسانیش بەدا دەیکوژێت. تەنانەت پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی کردووە لە فەرمایشتی ترە کە دەفەرمێ زۆربەی ئومەتی من بەهۆی چاوزارەوە دەچن و چاوزار لێیان دەدات. لە فەرمایشتێکی صحیحدا هاتووە کە عامری کوڕی ڕەبیعە ڕەت دەبێت بەلای سەهلی کوڕی حونەیفدا، لە کاتێکدا کە سەهل خۆ دەشۆرێت عامری کوڕی ڕەبیعە پێی ڕادەڵێت و دەڵێت
ماشەڵڵا جەستەی چەند سپێ و جوانە هەر شتی ئاوام نەبینیوە بەو شێوازە کە پێڕا دەڵێت دوایی سەهلی کوڕی حونەیف کە دەچێتەوە ماڵەوە یەکسەر لە هۆش خۆی دەچێت و زۆر ناڕەحەت دەبێت و چۆن دەڵێ هۆشی لە خۆی نامێنێت دەست نە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک کە عەرزی پێغەمبەری خوا دەکەن دەفەرمێ شکتان لە کێیە کە پێی ڕاوتو بێت یاخود شتێک لەو جۆرەشتانە دەڵێن وەڵا عامری کوڕی ڕەبیعە بەلایدا ڕەت بووە و دیارە پێی ڕاوتووە قسەیەکی ئاوای کردووە یەکسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم لە دوو ئەو پیاوە دەنێرێت کە فەرمانی پێدەکات دەستنوێژ بگرێ و بەو ئاوەی کە دەستنوێژی پێدەگرێت بەسەر سەهلی کوڕی حونەیفدا دەکەن و لە کاریگەری چاوزارەکە تەبعاً پاک دەبێتەوە بۆیە پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم کاکە دەتانەوێ خەڵک بکوژن براکەت بکوژی خوشکەکەت بکوژی کەسێک بکوژی مسلمانێک بکوژی کاتێک کە شتێکت بینی بەلاتەوە جێگای سەر سۆرمان بوو داوای بەرەکەتی بۆ بکە بڵێ خوای پەروەردگار بەرەکەتت بۆ تێخا خوای گەورە بەرەکەتی تێبخات یاخود ماشا ئەڵڵا بڵێ ئەوە وا دەکا کە کاریگەری چاوزەرەکە بەسەریەوە نەمێت و چاوزار لێی نەدات لەبەرەوە چاوزار شتێکی زۆر پیساوە دەردێکی زۆر کوشندەیە و شتێکی زۆر کاریگەرە تەنانەت ئینسان دەکوژێت ئەو کەسەی کە چاوزارت هەیە ئەو کەسەی کە چاو لە خەڵک دەدەیت کە دەزانی هەست بە خۆت دەکەی یاخود هەست بە خۆت ناکەی وریابە لەوەی کە خەڵک نەکوژێت لەوەی کە ماڵی خەڵک بە فەوتان نەدەیت لەوەی کە ماڵی خەڵک بە هەدەر نەدەیت و لەوەی کە خەڵک تووشی دەردی کوشندە و ناخۆشی و ناڕەحەتی نەکەیت وەختێک شتێکت بینی ماشا ئەڵڵا بڵێ یاخود داوای بەرەکەتی بۆ بکە هۆکارەکانی توشبوونی چاوزار چین دوو هۆکار هەیە کەوا دەکات چاوزار لە ئینسان بدات یەکەم نەپاراستنی نەهێنی بە تایبەتی لە لای ئەو کەسانەی کە حەسوودن کاکە نەهێنی خۆت لە لای هەموو کەسێک باز مەکە کوردەواری دەڵێ با نەهێنی و ڕازت لای یەک کەس بێ بەڵام مەشوەرەتت لای هەزار کەس بێت وریابە بە تایبەت کەسانێک کە حەسوودن هەموو شتێکی خۆتی بۆ هەڵمەڕێژە کاکە ئەوەم هەیە و ئەوەم کڕیوە وام کردووە وا دەکەم وا دەڕۆ دووەم لە هۆکارەکانی توشبوونی چاوزار خۆ عەرزکردنە ئەوەیە وەختێک کەسێک نیعمەتێکی پێدراوە لە جیاتی ئەوە چێژ لەو نیعمەتە وەرگرێ و سپاسی خوای گەورە بکە خۆی پێ هەڵدەکێشێ و خۆی عەرز دەکا و بڵاوی دەکاتەوە و لای هەزاران کەس ئیدی بڵاوی دەکاتەوە و باسی دەکات ئەوە وا دەکا کە چاوزار لێ بدات نەپاراستنی نەهێنی و خۆ عەرزکردن دوو هۆکارە لەو هۆکارانەی کەوا دەکا ئەو شتەی کە تۆ هەتە یاخود بۆ خۆت چاوزار لێتدا یاخود ئەو شتەی کە هەتە بەر چاوزار کەوێ خوای گەورە پەنامان بدات نیشانەکانی چاوزار چین واتە چۆن بزانین کەسێک چاوزار لێی داوە چەند نیشانەیەک هەن 11 نیشانە بە کورتی باز دەکەین یەکەمیان ئەو کەسەی کە چاوزار لێی دەدات هەمیشە ئینسانێکی خەواڵوە و خەوی دێت و باوێشکی دێت دووەمیان ئەو کەسە ئازاری جەستەی هەیە و لاشەی قورس و گران و ناخۆش و ناڕەحەت دەبێت سێمیان ئەو کەسە هەمیشە فەرمێسکی دێت و پێی خۆشە هەر لە خۆیەوە بگریت لە دەرونی خۆیدا پێی خۆشە کە بگرێت چوارەمیان ئەو کەسە وەختێک کە ئێوارە داهات ئازار و ناڕەحەتیەکی پەیدا دەبێت بە تایبەت لە شەواندا پێنجەمیان ئەو کەسە خەوی ناخۆش دەبینێت و لە خەویدا لە بەرزایی دەکەوێتە خوارەوە شەشەمیان ئەو کەسە هەمیشە ئارەقەی زۆر دەکات و زوو تووڕە و عەسەبی دەبێت حەوتەمیان ئەو کەسە دڵی تون دەبێت هەمیشە ئینسانێکی بێئومێد و داڕوخاوە کاتێک کە چاوزار لێ دەدات هەشتەمیان ئیشتیهای خواردنی کەم دەبێتەوە و خواردنی پێ ناخورێت نۆیەمیان ئەو کەسە دائیمە سەری گێژ دەخوات سەرگێژەکەی دێتێ و بە جۆرێک لە جۆرەکان وەکو بێهۆشی لێ دێت دەیەمیان ئەو کەسە هەمیشە پێی خۆشە لە ناو کۆمەڵگادا و لە ناو خەڵکدا نەبێ و دوورکەوێتەوە لە خەڵک هەمیشە پێی خۆشە کە تەنیا بێت یازدەهەمیان ئەو کەسەی کە چاوزار لێی داوە نیشانەی یازدەهەمی ئەوەیە کە لە کار و بارەکانیدا هەمیشە فەشەل دێنێت ناڵێن ئەو کەسەی کە لە کارێکدا فەشەلی هێنا دەی یەکسەر چاوزارە بەڵام یەکێک لە نیشانەکانی چاوزار ئەوەیە ئەو کەسەی کە چاوزار لێی دەدا بەر چاو دەکەوێت ئەو کەسە لە کار و بارەکانیدا هەمیشە فەشەل دێنێت جاری وهەیە لە کار و کەسابەتدایە جاری وهەیە لە ئیش و پیشەیەکیدایە جاری وهەیە کەسانێک هەیە لە زەواجدایە دەڵێ مامۆستا زەواجم بۆ ناکرێت بۆم هەڵ ناسۆڕێت
ڕەنگە ئەو هۆکارە هەبێت کە هۆکاری توشبوون بە چاوزار هەبێت. ئەو 11 هۆکارانە هۆکاری ئەو کەسەی کە تووشی چاوزار بووە ئەوە نیشانەکانی چاوزارن. ئەو 11 هۆکارە کە باسمان کردن نیشانەی ئەوەیە کە ئەو کەسەی ئەو نیشانانەی تێدا بێت بە چاوزار کەوتووە و چاوزار لێی داوە. ئەی ئەگەر کەسێک چاوزار لێی دابێ و بەر چاو کەوت بێت چارەسەرەکەی چییە؟ بە ئیزنی خوای پەروەردگار چۆنیەتی خۆپاراستن لە چاوزار باز دەکەین و چارەسەرەکەشی باز دەکەین. چۆن خۆمان بپارێزین لە چاوزار؟ ئەگەر کەسێک چاوزار لێی نەدابێت پێویستە دووشت بکات. یەکەمیان نەهێنیەکانی بپارێزێت لە لای هەموو کەسێ نەهێنیەکانی باز نەکات، نیعمەتەکانی باز نەکات. دووەمیان ئەو کەسە نیعمەتەکانی بشارێتەوە لە خەڵک بە تایبەتی لە کەسانی حەسوود. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم با نیعمەتەکانتان کە خوای پەروەردگار پەیداون شاراوە بن، فإن كل ذي نعمة محسود. کاکە هەموو نیعمەتێک کەسێک هەر هەیە حەسادەتی پێدەبات، با دایمە نیعمەتەکانت شاراوە بن. ئەو شتەی کە پێت دراوە، ئەو ناز و نیعمەتە، ئەو چاکەیە، ئەو فەزڵە کە خوای گەورە لەگەڵی کردووی، عیلم و زانستێکت هەیە، جوانیەکت هەیە، ماڵ و سامانێکت هەیە، ماڵ و منداڵێکی باشت هەیە، سارێکی باشت هەیە، ئەرز و مڵک و باغێکی باشت هەیە، کاکە عەرزی مەکە لەبەر چاوی خەڵک، دەی ئەوەندە بڵاوی مەکەوە و کەشخە و فیزی بێ لێمەدا، چونکە ئەوە وا دەکات کە بەر چاوزار بکەوێت. ئەو کەسەی چاوزار لێی نەداوە پێویستە یەکەم نهێنیەکانی بپارێزێت، دووەمیان تا دەکرێت با نیعمەتەکانت شاراوە بن، باسییان مەکە و عەرزیان مەکە و کەشخە و فیزیان پێوە لێمەدا. کاتێک کە چاوزار لێی دابی پێویستە ئینسان ئاو چەند شتێ بکە بۆ ئەوی کاریگەری چاوزارەکە نەمێنێت و چاوزارەکە لەسەری بڕوا بە ئیزنی خوای پەروەردگار. و ئەگەر کەسێک چاوزار لێی دابێت ئاو سێ ڕێگایە هەیە کە خۆی بپارێزێت بۆ ئەوەی کاریگەری چاوزارەکەی لەسەر نەمێنێت. یەکەمیان ئینسان پێویستە پشت بە خوای پەروەردگار ببەستێت و ڕوو بکاتە خوای پەروەردگار، چونکە خوای گەورە فەرموویەتی ومن يتوکل علی الله فهو حسبه. هەر کەسێک ڕوو بکاتە خوای پەروەردگار، پشت بە خوای پەروەردگار ببەستێت، خوای پەروەردگاری بەسە بۆ هەموو شتێک، بۆ هەموو دەرد و بەڵا و موسیبەت و ناڕەحەتیە کە تووشی بووە، خوای پەروەردگارت بەسە پشت بەخوا ببەستە، ڕوو بکە خوای گەورە. چونکە ڕەنگە یەکێک لە حکمەتەکانی توشبوونی چاوزار یاخود حەسادەت یاخود ناخۆشی و ناڕەحەتی و بەڵا و موسیبەت ئەوە بێ بۆ ئەوەی من و تۆ چاکتر ڕوو بکەینە خوای گەورە و چاکتر بگەڕێینەوە بۆ لای خوای پەروەردگار. و پێغەمبەریش صلی الله عليه وسلم فەرموویەتی استعیذوا بالله فإن العین حق. خۆتان پەنا بدەن بە خوای پەروەردگار، خۆتان بپارێزن بە خوای پەروەردگار، هانا و هاوارتان بۆ خوا ببەن، چونکە فإن العین حق. بەڕوونی پێما دەڵێت پێغەمبەر صلی الله عليه وسلم، چونکە چاوزار حق و ڕاستە و کاریگەری هەیە، پشت بە خوای پەروەردگار ببەستن و ڕوو بکەنە خوای پەروەردگار و پشتان بەخوا قایم بکەن. دووەم لە چارەسەری ئەو کەسەی کە چاوزار لێی داوە بەر چاوزار کەوتووە ئەوەیە کە گوێ لە ڕوقیەی شەرعی بگرێت. ئەگەر خۆت نایزانی بیخوێنیەوە گوێی لێ بگرە، بە تایبەت لە بەیانیان و ئێواراندا، و ئەگەر بتوانی ڕۆژی 3000 گوێ لێ بگرە، لە شەودا گوێ لێ بگرە، بە تایبەت بەیانیان و ئێواران گوێ لە ڕوقیەی شەرعی بگرە. ئەگەر بتوانی بە سەماع بیخەیتە ناو گوێت، ئەگەر نا دەکرێت ئیش و کاریش بکەیت لە ماڵەوە، بەڵام گوێ لێ بگریت یاخود دانیشی گوێ لە ڕوقیەی شەرعی بگریت، چونکە ڕوقیەی شەرعی بۆ حەسادەت، بۆ چاوزار، بۆ سحر و بۆ زۆر دەرد و بەڵاو ئافاتی دیکەش کاریگەری هەیە و بە ئیزنی خوای گەورە ئەو کەسە ئیستیفادەی لێ دەکات و ئەگەر شتێک هەبێت چاک دەبێتەوە. بەڵام ڕەنگە ئینسان یعنی بە یەک جار ڕێک چاک نەبێت، چونکە جاری وا هەیە کاریگەریەکەی احتیمالی هەیە چەند ڕۆژێکی پێ بچێت، مانگێکی پێ بچێت، وەردە وەردە بەپێی ئەوە کە ئینسان ئەوەی کە ئینسان عیلاجەکە بەکاردێنێ و قەنەعاتی پێی هەیە، وەردە وەردە خوای پەروەردگاری شیفای بۆ دەنێرێ و ئەو کەسە چاک دەبێتەوە. بەڵام جاری واش هەیە شیفایەکە تاخیر دەبێت، شیفا لە لای خوای گەورەیە، ئێمە نازانی کەی دێت، تەنها ئێمە ڕێگە چارەی ئەوەتان نیشان دەدەین کە چی بکەن کاتێک کە چاوزار لێی دابن، تووشی چاوزار کەوت بن. طبعا شیفاش لە لای خوای پەروەردگارە و خوای گەورە دەینێرێت. سێم ئینسان پێویستە زیکرەکان بخوێنێت، بە تایبەتی زیکری بەیانیان و ئێواران، بە تایبەتی زیکری پێشخەوتن، بە تایبەت ئایەتەل کورسی،
بتایبەت سێ قولەکان قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس قل هو الله أحد. ابن القيم دەفەرمێت هیچ کەسێک نییە پێویستی بەو دوو سوورەتە نەبێت قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس ئەو دوو سوورەتە هەموو کەسێک پێویستی پێی هەیە. سوورەتی فاتحە بخوێنە، ئایەت الکورسی بخوێنە، دوعای بەیانیان و ئێواران بخوێنە، گوێ لە سوورەتی بەقەرە بگرە. لە ماڵەکەتدا دایمە با سوورەتی بەقەرە ئیش کات، دایمە گوێ لەو سوورەتە بگرە لە تەلەڤیزۆنەکەت لە مۆبایلەکەت. زۆر ئاسانە هەمیشە گوێ لە سوورەتی بەقەرە بگرە، چونکە سوورەتی بەقەرە هەر ماڵێک تێیدا بخوێندرێت پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم ئەو سوورەتە بەرەکەتە بۆ ئینسان و هەروەها سحر کار لەو کەسە ناکات کە ئەو سوورەتە دەخوێنێت و یاخۆت گوێ لەو سوورەتەیە دەگرێت. ئەنجا ئینسان ئەو چەند دوعایش بخوێنێت کە لە سنەتی پێغەمبەردا هاتووە صلی الله عليه وسلم. یەکێک لەوانە ئەوەیە کە أعوذ بكلمات الله تامة من كل شيطان وهامة ومن كل عين لامة. إنسان خوي پناه بدات بخوي پروردگار، پناه بگرێ بخوي پروردگار لە چی؟ لە شەیطان ولا هەموو چاو پیسێ کە زۆر چاوی پیسە ماشەڵڵە ئیوا هەیە وەڵا دەڵێ قەناسی پێیە، هەر کەس لە بەردەستی ڕزگاری نابێت، ماشەڵڵە هەرچی ببینێ پێ ڕادەڵێت. ئەو دوعایە بخوێنە پەنا بگرە بەخوای پەروەردگار. یاخود ئەو دوعایەش بخوێنە کە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک لە ئێواران و بەیانیاندا بیخوێنێت خوای پەروەردگار لە هەموو شتێکی زیان بەخش دەیپارێزێت. ئەوەیە کە بڵێ بسم الله الذي لا يضر مع اسمه شيء في الأرض ولا في السماء وهو السميع العليم. دوعاکان لە کۆمێتیش دادەنن بە ئیزنی خوای گەورە بۆ ئەوەی بە ئاسانی دەستان بکەوێت. ئەو دوعایە هەر کەسێک لە بەیانیان و ئێواراندا 3 جار بیخوێنێ پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم هیچ شتێکی زیان بەخش زیانی لێ نەدا و کاری تێ ناکات. یاخود ئینسان ئەو دوعایە بخوێنێ بسم الله أرقيك من كل شيء يؤذيك من شر كل نفس أو عين حاسد الله يشفيك بسم الله أرقيك. ياخذ أو دعاش اللهم إني أسألك العفو والعافية في الدنيا والآخرة هتاكو كوتاي دعاك وذكرك إنسان بخوينه لسري بردوام بيت بإذن خواهي پروردگار بهوي أو ويردو دعاء بهوي پابندي إنسان بويردو دعاء خواهي پروردگار چار سرد بودنيري وشفات بودنيري إن شاء الله أو كسا لا كاريگري أو چاو بيسيا چاک دەبێتەوە. نەتیجە و دەرەنجامی کۆتایی ئەو بابەتە ئەوەیە کە بڵێن بەڕاستی چاوزار دەردێکی زۆر کوشندەیە، وەریابن تەنانەت لە سحری پیستر و کاریگەرتر و خراپترە. دەبێ ئێمە وەریابین خۆمان بپارێزین بەو شێوازەیە کە باسمان کرد. پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم استعیذ بالله فإن العين حق. خۆتان پەنا بدەن بەخوای پەروەردگار و هانا و هاوار بۆ خوای پەروەردگار ببەن چونکە چاوزار حەق و کاریگەری هەیە. دووەمیان ئەو کەسەی کە بە شتێک سەرسام دەبێت پێویستە ماشا ئەڵڵا بڵێت یاخود پێویستە دوعای بەرەکەت کات بۆ ئەوەی چاوزار لە خەڵک نەدا، چونکە ئەو کەسەی کە چاوزار لە خەڵک دەدات پێی بزانە یان پێی نەزانێت جاری وهەیە تووشی کوشتنی خەڵک دەبی، لە ناوبردنی تووشی لە ناوبردنی ماڵی خەڵک دەبی. کاکە بەسێتی چی دیکە ماڵی خەڵک وێران مەکە برا، ماڵی خەڵکی وێران کرد ئەوەندەی بە ماڵی خەڵک ڕابڵێ و ئەوەندەی کە بڵێ ماشەڵڵە ئاهەوای لەکوێ بوو لەکوێ هێنات نازانم چی و چی. پێویستە ئەو کەسە خۆی بپارێزێت. ئەنجا ئەوەی کە هەست بە خۆی دەکات چاوزاری هەبێت نابێت بە هیچ شێوازێک بە ماڵی خەڵک ڕابڵێت و چاو لە خەڵک بدا، حتا نابێت زۆر لە ماڵەوەش بێتە دەرەوە. دەبێت ئەو کەسە بزانێت کە گوناهبار و تاوانبار دەبێت، وەکو چۆن کەسێک دەکوژێت بزانە کە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم چاوزار ئینسان دەکوژێت، ئینسان دەباتە ناو قەبر و ناو گۆڕەوە. دەی بخوا تۆش ئەگەر چاوزار لە کەسێک بدەی ئاو کەسە دەکوژی کەواتە دەبێت قاتیل، دەبێت کەسێکی بۆ کوش. وریابە ئەگەر چاوزارت هەیە خۆت بپارێزە، ئەگەر هەستیش بە خۆت ناکەی کاتێک کە شتێکت بەلاوە جوان بوو پێی سەرسام بووی ماشا ئەڵڵا بڵێ و داوای بەرەکەتی بۆ بکە بۆ ئەوەی کە چاوزار و کاریگەری چاوزاری بەسەرەوە نەبێت. ئومێدم وایە ئەو ڕوونکردنەوەیە سوودی هەبوو بێ بۆ هەموو لایەک. خوای پەروەردگار هەموو لایەک لەو دەرد و بەڵاو لەو موسیبەتە بپارێزێ، چونکە دەرد و بەڵاو موسیبەتێکی زۆر گەورە و زۆر کاریگەرە پێویستە ئینسان خۆی لێ بپارێزێت. خوای پەروەردگار بە لوتف و کەڕەمی خۆی هەموو لایەکمان پارێزراوکە و عاقبەت خێری دنیا و قیامەتمان بکات، وامان لێ بکات پابەندی شەریعەتی خوای پەروەردگار بین بۆ ئەوەی لە دنیادا سەربەرز بین، لای خوای پەروەردگاریش لە ڕۆژی قیامەتدا سەربەرز بین.
آمين. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.